تا ئێستا زیاتر لە 1000 پێشمەرگە شەید کراوە، نزیکەی زیاتر لە 4000 پێشمەرگە برینارە. کەواتە کوردستان لە شەڕای لەگەڵ داعشە ڕای لەسەرەوە چییە؟ شەڕی کورد نییە. قاسم سولەیمانی لەولاوە کۆمەڵێکی یەکێتی هێناوە بۆ سەر سەعودیە تەنفیزی بەرنامەجی سعودیە ئێرانەکە. باسیێمان کرد کە ئێستا زیاتر لە 1000 پێشمەرگە شەید کراوە، زیاتر لە 4000 پێشمەرگە برینارە. کورد لە شەڕای لەگەڵ داعشە. من باسم لە سعودیە و ڕەبیعە کرد. سعودیە وەکو یەکێتی کە بووە کە واسیری پێش لەشکری قاسم سولەیمانی، ڕەبیعەش وەکو کە غەرب پاڵ بە پارتیوانێ بۆ ئەوێ. باز لە دیبەگە و مەخموور و گوێر ناکەم، چونکە هەر کەسێ هاتە سەرت و هەر دیفاع لە خۆ دەکەیتەوە. دیفاعکردنی کورد لە کوردستانی خۆیان مافی خۆیەتی دیفاع بکاتەوە، هەر کەسێ بێ بەرامبەرەکە، تەتەر و مەغۆل بێ یا بەعز بێ یا ئیسلامی بێ یا ئەلمانی بە هەر کەسێ، کورد وەکو میلەتێک دیفاع لە خۆیە کاتەوە بکات. بەڵام تۆ بڵێ وەڵا ئەمنی قەومی کوردی ئەوەیە کە ئێمە بڕۆین دووسێ لادەی تری عەرەبیش بگرین، شارەکانی بگرین، ئەنجا مووسڵ بگرینەوە. مووسڵگرتنەوە مەشروعی جۆنکێریە، هیچ عیلاقەی بە کوردەوە نیە مطلقاً. کورد وەختێک کە بووە بە کەواسووری پێش لەشکر و هەزاری لێ کوژراوە، ئادەی پێم بڵێ چێ هەزاری داوە بە کوشت لە بەرامبەر دەولەت الخلافە. کەس لەوانە ئامادەن یەک تەیارێکەوتە بەردەستیان، بزانە ئوردون چییەکە ئێستا بۆ یەک تەیاری خۆی. خوێنی پێشمەرگە بۆ هەرزانە. بۆچی خەڵک ئەوەندە ئاسان و سادەکەوتە من بۆ ئەپەڕمەوە بەری ئەو بەرشەڕی لەگەڵکم لەم بەرم حراساتی خۆ مەگرم هاتە ئەم بەریام. بەڵام نزیک بوونەوە لە هەولێر چەندیانە. بەڵام تۆ بێ ئەوەش بزانی تیارە لە هەولێرەوە هەڵەستە قەسفی ئەوانەکە. تۆ بێەوە بزانی حەوت وڵات 39 ملیۆن 39 ملیۆن و نیو بەرمیل نەوتی کورد لە مانگی مای مانگی 5 بۆ کۆتایی ئۆگست مانگی 8 لەو سێ مانگەیە گەیشتە ئەوروپا. 39 ملیۆن و نیو. ئەم ئەوروپایە ئەگەر ڕاستەکەن ویانە دیفاع لە کورد بکەن ئاعتراف بە دەوڵەتەکەمان بکەن کە دروستیەکەی. نەک بێ بڵێ بە ئافرین بەخوایەوە ئازان، بەخوا کەس بەرەنگاری داعش ناگرێتەوە غەیری ئێوە، ئێوە ماشەڵڵا زۆر ئازان. هیچ نییەوە خولانەوەی سەرە بە دەردی ئێرانی لەو کڵاوکردنە سەرە. ئەڵمانیا چەکی ناردووە بۆ کورد 5,000 دەمانچەیتیایە بۆی مێرد ژنەکەی بکوژێ و دراوسەکەی بکوژەوە مەویتر بکوژێ. خۆ تۆ ناڕێ بەرامبەر دەوڵەتی خلافە ئەو هەموو زرێ پۆشەی هەیە تۆ بڕێ بە دەمانچە شەڕکەی. ئەگەر ڕاستەکەن ئەو سەواری خانە بدەن بە کورد کە ئەتوانێت دیفاع لە خۆی پێ بکە. ئەو شەڕی کێسا کوردێکا لەگەڵ داعشە چۆن ڕاستپێکەی؟ ئەڵێم شەڕی کورد نییە مطلقاً. لە منطقەی خۆت بە پێشمەرگایەتی خۆت بکە، کەرکووک بپارێزەوەکو پیاو، نە بە حەشتی شەعبی بدە، نە بە ئەمریکای بدە، نە بە هیچ کەسێ. کەرکووگێ وتان قودسی کوردستانە، وتان دڵی کوردستانە. ئێستا خۆتان ڕێگادنەوە هەمەجەکانی عامری بێتە سەرەوە ناوچانە هادی عامری. برا ئەوەی کە شیعە لەو مەنطقاناییکە مەغۆل و تەتار نەیکردوون. کورد بۆ چیەچێتە سەنگەریت ئەو تەتەر و مەغۆلانەوە بەرامبەر بە عەرەبی سونی. بابا مەگەر یەزیدیەک بڵێ لە ئینتیقام ئاچمە سەرم گوندە عەرەبیە وچە نەزەرێکی تایە. بەڵام کابرایەکی وەکو تۆ چیشت هەیە هەموو لادەیە بڕوخێنی، ئەم هەموو شارە ئەم هەموو بینایانە بتەقێنی تۆ بیر ڕوخێنی وڵا داعش ڕوخاندوونی. بە خەڵک خۆچاوی هەیە. دوایە بێ ئەمە حساب بکەین ئەم شەڕە ڕۆژانی تری بە دووادادێ. ئەبێ ئەو کەسەی ئەم شەڕە ئیدامە پێدا لەبەر خاتری چاوی کاڵی ئەمریکا و جۆن کێری و مەشروعی نادرشای ئێران کە ئێوێ بێتەوە بۆ مۆسڵ بە ڕێگای قاسم سولەیمانی ئەوانە. ئەو کەسەی بووە بە ئیمارەتی ئەردەڵان و ئەبێ بە پرد بۆ مۆسڵ ئەبێ بزانێ زەریبەکە ئەبێ ئەو بیدە نەک میلەتی کورد بیدە. ئەو هەموو غەڵەتانەی کە کرا ئادی بزانم 15 پێشمەرگەی کورد لە زەلوعیە کوژران، 14 ڕانیوێکێکی قەڵات زەی لەگەڵی بوون. نەخێنەوار کردویانە بە ڕائید تەیاری تیارێک لە عێراقانە بۆ ئەو ڕائید تەیار بوو. ئەم پێشمەرگانەی بردو هەمووی لە زەلوعیە هەمووی کوژران. ئادی بزانم چێ خوێنیانەدا. تۆ ئیشت بە زەلوعیە چییە؟ تۆ 3000 پێشمەرگە چووە مەقبەرەتە شوهەدا لە نەجەف، چی ئیشت بەوێ هەیە؟ تۆ چه حراستێکیان پێسپاردی لە شارع فەڵەستین لە بەغدا؟ ساڵەهای ساڵە کوردە لە برا لە جەبەل حەمرینەوە ئێمە نامانوێت لەگەڵ عەرەبین. کاکە ئێمەمانوێت بە پاسپۆرت بێنە ئەمدی و کوردی خۆت و کیانی خۆت برا خۆیمە دانەوە شاوین لە تورک و فارس و عەرەب کەمتر بی. میلەت هەیە بەقەدەر سلەیمانیە بەقەدەر کارەزەوشکە بێ بەقەدەر کوورانە بێ دەوڵەتی خۆی ئەعلانەکە. کەواتە ئەگەر پێشمەرگە بەرگری لە خاچ کوردستان بکە هەرگومانی تیانی ئەمە و ئیسلامیان هەمووی لە ڕۆن لەگەڵیانە بنەو کات. ئێمە بزانین خەڵکە بێت و شنی کورد ببا، بێت و مزگەوتمان بڕوخێنێ قورئان بسووتێنێ خەڵک بکوژێ بێ ئەنفالمان بکات و جاریشکە ئەو بەرناوی خۆی لە چێرچی لە هەرچی ناویی لە خۆی ناوە ئەڵێ خەلیفە میاڵێ مارکسی میاڵێ سڕاعی تەبەقیەکەم بۆ ئێمە هەر یەک شتە
دیفاعکردن لە کوردستانەکە دیفاع لە هەموو میلەتەکەمان منیش و مارکسیەک و لیبرالیەکیش نایڵین جاریچکە جینۆسایدمان بەسەرا بێت نایڵین جاریچکە هەڵەبجەیەکەمان بەسەرا بێتەوە بەرامبەرەکە بە ناوی خەلیفۆ بیکایە بە ناوی مارکسیزمەوە بیکایە بە ناوی یەکێکەوە بیک بەڵام لەسەر ئەم قاسمە مشتەرەکە پێویستە ڕێکەوین ئێمە هەستمان بە کیانێک نەکرد و سەرپەرشتیمان بکە چەترێکی کوردایەتیمان بەسەرەوە نەبوو چۆن خوێنیە دەینە ئێستا پارتی لە 1999 کاگۆلی زاخولی لە زیندانە گرتووە لە سایلۆ دزی لەسەر جادەی سایلۆ کیسەیان کردەمەلی و بردیان پێش 11 سەپتەمبەر چۆن پارتی ئێوە ئێستا ئێمە هاوسەنگەریبی یەکێتی ئەو هەموو عەزاب و محنەتی هێنا بەسەر ئێمەیە کاک بێستون سەی سادقی لە مەریوان ناکوشت آخر تۆ لێرەوە بۆی ڕۆشتی لە مەریوانەی کوژی آخر چۆن ڕوود دێ بە ئێمە بڵێت تۆ هاوسەنگەرمان بن ئێمە چۆن هاوسەنگەری ئەم هەموو علمانی و بێدین و ملحیدە ئەبینەوە جارێکیکە کە بەسیترین مافیان نەداینێ مناڵی کوردمان هەیە ئێستا لە مەریوان عمری 12 ساڵە نەخوێنەوارە لەم زەمانەیە باوکی کوژرا و دایکەکە نازانە چۆنی بەخێوکە چۆن ئێمە ساحەبی ئەم هەموو هەتیوانین ئەم هەموو شەهیدانین ئەم هەموو میحنەت کێشەین چۆن ئێستا ئێمە کەوینە جواڵی پارتی وێچێتیەوە شەڕی پەکەکەیان کرد شەڕی دیموکراتیان کرد بۆ سنوورەکان چوونە ئەو دی و زۆر بە ئاسان هەموو بوون بە جنودون بلا حدود کاکە ئێمە چۆن ئەو شەڕاکەین ئێمە ساحەبی ئەو کوردین لە ناخی ئەم کوردەوە هاتوین لەبەرەوە کەسێک کە چاوەڕێ بکە بڵێ وەڵام مەلاکرەکار پێویستە لەگەڵمان هەبێ دژی داعش بڕۆ بابە شەڕی خۆتە بڕۆ بیکە پارەکەت لە جۆنکێری وەربگرە 39 ملیۆن و نیو بەرمیل نەوتر ڕۆیشتووە لە تەکساس بە حاڵێک فرۆشتت خوای زانە بە چ حاڵێک فرۆشتە 600 کیلۆمەتر دوور بوو لە ئاوە هەتاکو کردیانە کەشتی ترەوە سێ جارت بە ئیسرائیل فرۆشتۆ جارێکیش بە ئیتالیا نەوتەکەت هەمووی لە دەرێ بوو کەڕواتیا خۆی چییە نەوت بە تۆ نەوتەکە لە تۆ بکڕێ و چەکت بداتێ چەکی چیمانەداتێ کەڕواتیە باڵێ هەمووی ئەم سەرمایەداریە برا ڕا لەسەرەوە چیە کە داعش بە پێشمەرگەی سەربڕیەوە وێنەکەی بڵاو کردەوە برا داعش ئەهلی ئیسلامی سەربڕیوە داعش مەلای سەربڕیوە داعش قاعدەی سەربڕیوە داعش لە گروپەکانی تری سەربڕیوە عقوبەی داعش بە فیشەک نایکە سەری هەبڕ شەرعیە سەربڕین لە ئیسلامە سەربڕین تەمەخۆ لە زمانی کۆنا فیشەک نەبووە لە زمانی کۆنا هەموو حربی بەڕ و فاجر مسلمان و کافر هەر سەربڕین بووە ئیترمان دێتەوە سەرەوەی ئایا ئێستا سەربڕینەکە باشترە بەڕەحمترە یا بۆی فیشەشی بەسەریەوە بنی ئەوە قەزەیەکی شتێکە یعنی هەموو ممارەسەیەکەن فەرقی چیە خۆ پێشبەرەکانیش نابینی لە ئینتەرنێت تا سەری مجاهیدێکی ئەوانیان بڕیوە هێنایان سەر بۆنی سیارەکە یا فەخری پێوەکەن بەرزیان کردوت ئێستا خۆ پێشمەرگە هی ئەوانی سووتاندووە